عند وڵات باکووری ئەمریکا لە مەکسیکۆ ڤەگەڕیا واشنگتن. ئیران زەلامەکی دی بەشداری دنەڕازیبوونên چەند mehan دەکری li Sêdarê da. û şêfeka Kurd çend qonaxên berêkaniya lênana xwarinê di bernameka navdara televîzyonê de derbas kirine. سلااف و رێز و بەخێر هاتن دەمەکدیە بەرنامەیە کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington niha heftî spêdeya roja çarşemeyê. Ez dexîlê şemû hêviyên demên xweş ji we re dixwazim. Em jê Amerîka dest bikin û duh sêşemwê Serok Joe Biden ji civîna bilind da rêberên her sê welatên Bakurê Amerîka vegeriya wî bi Serokê Meksîko û Serokwezîrê Kanada re danûstandin li ser mijarên girêdayî her sê welatên Amerîkayî ve kirina. Di civîna salaneya sê welatên Bakurê Amerîka de Serok Biden û Andrew Manuel Lopez û Justin Trudeau hewl dan ku bêhîvîbûnên xwe yên li hember koçberî û bazirganiyê kêm bikin. Her sê rêberan berokek yekgirtî nîşandan tevî girjiyên ku di nêvbera têkeliyê wan de derketîn herçende ku Serok Biden bihêzkirina hevalbendiyê kiriye bingehek dê siyaseta xwe ya derve da. Lêgava wan civîna doh sêşembeyê li Mexico City bi konferansek rojnamevaniyê hevpişk bi dawî înay wan nêrînek geşbîn diyar kir. Her دوێنێ sêşeme Serok Joe Biden gotî ke sersûrma we li katêke zanî ve belgename nehêniyekan li ofîsek da dozravnetewe xwe carek li caran bekarî hênawe. Serok gotî ew xwe we tîmekê hawkarî tewaw dikin legal pêdaçûnewek beser ew belgename û ew rûdawe da. Balên Salih zaniyarî ziyatirman dedate. Balên fermû. سپاس دەخیل ئەلبەتە سەرۆک بایدن لە دوانەکەیدا نکۆڵی نەکرد لەوەی کە ئەو بەڵگەنامانە لە یەکێ لە ئۆفیسەکانیدا دۆزراونەتەوە و جەختیشی لەوە کردەوە کە ئەم دۆسەیە زۆر بە ڕژدی وەردەگرێ. ئەلبەتە لە دوانەکەی سەرۆک بایدن هاوکاتی ئەو کۆنفرانسە ڕۆژنامەوانی هاوبەشە بوو کە لەگەڵ ڕێبەرانی هەردوو وڵاتی مەکسیک و کەنەدا کردی و ئەشکراکردنی ئەم دۆسەیە لە وەڵامی ئەو پرسیارەدا بوو کە یەکێک لە پەیامنێرەکان لێ کرد. کاتێک پارێزەرەکانم خەریکی چۆڵکردنی ئۆفیسەکەم بوون لە زانکۆی پەنسیلڤانیا و خەریکی دانانی ئۆفیسێک بوون بۆم لە کۆنگریس کە بۆ 4 ساڵ بەکارم دەهێنا ئەو کاتەی جێگیری سەرۆک بووم. من پرۆفیسۆر بووم لە زانکۆی پەنسیلڤانیا. ئەو کاتە هەندێک بەڵگەنامەیان لە چندوێقێکدا دۆزیەوە لەو ئۆفیسەمدا و دەست بەجێ زانیان ژمارەیەک بەڵگەنامەی زۆر نهێنی لەو سندوقەدا بووە. سەرۆک بایدن ئەلبەتە جەختێکی زۆریشی کردەوە لە هاوکاریکردنی دەستگا بەرپرسەکانەوە بۆ مەبەستەش ئاماژەی بەوە کرد کە تیمی یاسایی سەرۆک بایدن هاوکاریەکی تەواو دەکەن لەگەڵ ئەوەشدا کە نەیزانیوە لەناو ئەو بەڵگەنامانەدا چ جۆرە زانیاریەک هەبووە. ئەوەی پێویست بوو پارێزەرەکانم کردیان دەست بەجێ پەیوەندیان کرد بە دەستگای ئەرشێفی نیشتیمانیەوە و بەڵگەنامەکانیان گەڕانەوە بۆ ئەو دەستگایە. سرم سوورما کە پیان وتم هەندێک بەڵگەنامەی حکوومەت براونەتە ئەو ئۆفیسە لەگەڵ ئەوەشدا کە نەمدەزانیت چی لەو بەڵگەنامەدا هەن. پارێزەرەکانم پێشنیازیان نەکرد کە بزانم چیان تێدا بووە و سندوقەکانیان گەڕانەوە و هاوکاریەکی تەواوی پێداچوونەوەکانیش دەکەن و هیوادارم بەم زوانە تەواو بێت و ئەوجا وردەکاری زیاتر باز دەکرێت. ئەلبەت پێشتر سەرۆک بایدن ڕوبەڕووی ڕەخنە و ناڕزاییەکی ئەجگار زۆری کۆماریەکان بووە بە تایبەتی پاش ئەوەی وەزارەتی داد لە بەڕێبەرایەتیەکەی بایدندا دەستی بە لێکۆڵینەوە کرد لەسەر ئەو بەڵگەنامانەی لە ماڵەکەی سەرۆکی پێشووی ئەمریکادا داناڵد ترامپدا دۆزرانەوە. چاودێر ئاماژە بەوە دەکەن جیاوازی هەیە لە نێوان ئەم دوو دۆسەیەدا بە تایبەتی لەو ڕوانگەیەوە کە سەرۆکی پێشووی ئەمریکا ترامپ ئەو بەڵگەنامە
بەڵگەنامانی هەر لە پاش دەستبەرداربوونی لە دەسەڵات لە کۆشکی سپیکە ڕۆژۆتە ماڵەکەی خۆی لە فلۆریدا ئەو بەڵگەنامانەی لەگەڵ خۆیدا بردووە و بەخواستی خۆی ئەو بەڵگەنامانەی نەداوەتەوە بە دەستگای ئەرشیفی نیشتیمانی ئەمریکا وێڕای ئەوەی ئەو دەستگایە چەندان جار داوای گەڕانەوەی ئەو بەڵگەنامانەی کردبوو. دەخیل بەڵێن سوپاس. و ئالان وەسلبەرگ بە ڕێڤەبەرێ بەرێ یێ ڕێخستیا ترامپ حکمی 5 مەهان یان 5 مەهێن زیندانی ژێڕەهات دەڤەبرین بتاوانە ئالیکاریە دە پلانە سەختەکاریە باجەیە بەرفرەدا دە ڕێخستیا ترامپدا. دوه سێشەمێ هاچەڤەرێکردن و وەیسلبەرگ یەک و هەفتە و 5 ساڵیە وەرەشاندن ji bo zîndana navdar a Rikers Island ya wilata New Yorkê berpirsê berê yê darayî rêxistiya Trump di tebaxa borî da pênasîn bi 15 tawanin li dijî xwe kir ku ji sala 2005 heta 2017 wî û rêveberên dî jî pere bi rêkên neqanûnî wergirtibûn. وی د چارچوبه جزای خدا نزدیک 2 میلیون دلاران باج و جزای دی دانا. دوێنێ سێشەمە دەستگای دادوەری ئێران ڕاگەیاند کە سزای لە سێدەرەدانی بەسەر کەسێکی دیدا سەپاندووە بە تاوانی پەیوەندی لەگەڵ خۆپیشاندانەکان. کۆماری ئیسلامی لە دوای کوژدانی ژینە ئەمینی تەمەن 22 ساڵ لە 16 سپتەمبەرەوە بە تۆمەتی پێشلکردنی یاسای جلوبەرگی توندی ئێران تووشی نائارامی مەدەنی بووە. ماڵپەڕی هەواڵی میزان ئۆنلاین سەر بە دەسەڵاتی دادوەری ئێران بەڵاوی کردووە جواد ڕوحی بە تۆمەتی فەساد لەسەر زەوی سزای لە سێدرەدانی بەسەردا سەپێنراوە. ئەو حکومە کە هێشتا دەکرێت تانە لێ بدرێتن ژمارەی ئەو کەسانی کە دەسەڵاتی دادوەری سزای لە سێدەرەدانی بەسەریاندا سەپاندووە دەگاتە 18 کەس. جەواد ڕوحی بە سەرکردایەتیکردنی کۆمەڵێک ئاژاوەگێر هانی خەڵکی داوە بۆ دروستکردنی نائارامی و هەروەها بە سوتاندنی قورئانی پیرۆز تاوانبار کراوە. ئایا ڕاگەیاندنی ڕێکخراوی مافی مرۆڤ سەر بە نەتەوەی گرتووەکان کە دەڵێ لە سێدەرەدانی خۆپیشاندانان لە ئێراندا سزای کوشتنی بە ڕازامەندی دەوڵەتە کە ئەمە ڕاگەاندنی دوێنێی ئاژانسی مافی مرۆڤ بوویان لە نەتەوەی گرتووەکاندا و لە کۆنفرانسێکی ڕۆژنەمەوانیدا ئەم ڕاگەاندنە دوێنێ درا لە نەتەوەی گرتووەکان. باجێ لەم راپۆرتە بگرین کە باسی پێشێلی مافەکانی مرۆڤ بکەن. بەداخەوە لە دەرهێنان بەم دەڵێن کە راپۆرتەکە ئامادە نییە بابچین میوانێکمان هەیە بوو بۆ ئەو پەیامەی کە نەتەوەی گرتووەکان و ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان دەڵێ کە ئەم سزانە بە ڕەزامەندی دەوڵەت دەکرێن بۆ وەڵامی ئەم پرسیارە و چەند پرسیارێکی تر میوانداری خانم سۆڵماس دوورودی چالاکوانی مافی مرۆڤ لە سوید دەکەین. سوپاس ئەم کاتت باش. ڕاگەاندنی ڕێکخراوی مافی مرۆڤ ڕنگدانەوەی ڕووداوەکانی ناو ئێرانن کە باس لە پێشێلی مافی مرۆڤ و زیندانی و لە سێدەرەدان دەکەن. ئەم کاتتان باش سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە باسی سزای کوشتن بە ڕەزامەندی دەوڵەتتان کرد کە ئەوە دەتوانم بێژم جگەلەوەی کە خۆیان بڕیارەدەن خۆشیان بەڕێوەی ئەبن. ئێدامکردن یەکێکە لەو سزایانەی کە کۆماری ئیسلامی ئێران هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە بۆ سەرکوتکردنی ناڕزایەتیەکان بەکاری بردووە. دیارە بەگشتی سزای کوشتن یەکێک بۆ لەو شێوازانەی حکوومەتی ئێران لە زۆر بوار بەرامبەر بە هەموو ئەو کەس و دیاردانەی کە خۆیان بە باشیان نەزانیوە بەکاریان هێناوە. لە ئێرانی ژێر دەستی حکوومەتی ئیسلامیدا زۆر کەس بە هۆکاری جۆرا و جۆر ئێعدام کراون کە زیاترینیان و دیارترینیان نەیارانی سیاسی حکوومەت بوون کە لە ڕێژەیەکی زۆری بەداخەوە لە کوردستان ڕوویداوە و قوربانیەکی زۆری لە کوردستان بووە. دیارە نمونەی دیکەش زۆرن کە دەستگای قەزایی حکوومەتی ئێران بۆ چارەسەرکردنی خەسارە کۆمەڵایەتیەکان یان لادان لە یاساکانی خۆیان خەڵک بە سزای مەرگ گەیاندووە. لە ڕاستیدا حکوومەتی ئێران
هەمیشە کوشتن زیندانی و ئەشکەنجەی بە بیانووی جۆرا و جۆر بەرامبەر بە دانیشتوانی ئێران بەکارهێناوە. لە راپۆرتێکی ئەمنستی کە چاوم لێکۆ لەم ڕۆژانە بینیم کە لە ساڵی 2022 بە شێوەی ناوەنجی ڕۆژی یەک کەس لە ئێران سزای مەرگ دراوە کە بەڕاستی ئەمە ڕێژەیەکی زۆر ترسناکە و نیشانی ئەدات کە کۆماری ئیسلامی ئێران ئەو حکوومەتە شێوەیەکی بەڕاستی نامرۆڤانەی بەرامبەر بە خەڵکەکە هەیە. خانم ینی ئەمە دەزانین کە کۆمەلگای نێونەتەوەیی سڵماس خانم ببورە دەزانین کە کۆمەلگای نێونەتەوەی هاوڕایە و یەکگرتووە لەسەر ئیدانەکردنی پێشکەرەکانی ڕژیمی ئێران، بەڵام هۆیەکەی چییە کە کارێک ناکەن بۆ ڕاگررتنی ئەم پێشێریانە؟ ڕاستیکەی ئەوەی کە کۆمەڵی نێونەتەوەیی لەم ماوەیە کردوویەتی بەرزترین ئاستی پشتیوانی خۆی بووە لە ماوەی ئەم 44 ساڵا کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لەسەر دەسەڵات بووە. لە ئاستی دیپلۆماسیشدا دەوڵەتی ئامریکا و دەوڵەتانی ئوروپایی ئەمە یەکەم جارە کە ئاوا زۆر بەرین و بەتوندی پشتیوانی بکەن. بەڵام میتر هەندێک شتیش هەیە کە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە بە جددی و بەکردەوە پشتیوانی خەڵک نەکەن. یەکێکەوەی کە مثلا دەوڵەتانی چین و رووسیا کە هاوپەیمانی حکوومەتی ئێرانن لە شۆرای ئەمنیەتدا ئەتوانن هەموو ئەو بڕیارانەی کە دژی حکوومەتی ئێران ئەدرێت هەڵبۆشێنەوە. شتێکی تریش کە بەڕاستی ئەتوانم باسی لێ بکەم ئەوەی کە پەیوەندی ئابووری بەرینی وڵاتانی ئوروپا و شرکەتە گەورەکان قازانجیان هەیە لە بەردەوامبوونی پەیوەندی لەگەڵ حکوومەتی ئێرانە، هەرچەند لەگەڵ پرەنسیبەکانی ئەوانە نێنەوە، بەڵام لەبەرەوەی کە قازانجیان هەیە بەردەوامن. ئێمە باسی چەند وڵاتی دەکەن سڵمەس خان، چەند وڵاتی کوتو گوتت ئێران یان رووسیا یان وڵاتانی دیکە، بەڵام وڵاتانی وەکو فەرەنسا، وەکو یەکێتی ئەوروپا، وەکو بریتانیا سزان لەسەر ئێراندانەوە و حتا فەرەنساش داوای ئەوە ینی وەکبڕی باڵوزی خۆی کشاوە لە تاران. یعنی ئەمانە ئەم وەکو بڵی وەڵامدانەوە تا چەندێک ئەوەیە کە ڕنگدانەوەی هەڵویستی ئەو وڵاتانەیە بەرامبەر بەوەی کە لە ناو ئێراندا ڕووەدا. بێگومان ئەم ناڕزایەتی کە ئێستا لە ئێرانە بووە و هەموو ناڕزایەتیانی کە لە دەرەوەی وڵات بووە، ئەو گوشارەی کە خراوەتە سەر ئەم وڵاتانە لە دەرەوە، مثلا بۆ نمونە من خۆم لە سویدا ئاژیم، بە بەردەوامی فشارهێنانە سەر دەستگاکان، سەر حیزبەکان، یعنی ئەمە کاریگەری بووە. بەڵام لەوانەیە ئێمە وەکو کورد، وەکو کەسانێک کە ئەو خەڵکەی لە دانیشتووی جوغرافیا ئێرانن، چاوەڕوانیان زۆرتر بێت. بەڵام لە ئێستادا ئەوەی کە ئەبینین قازانجێنی ئەگەر ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران بکەوێتە ناو ئەجندای کارکردنی دنیای ڕۆژاوە، ئەوە بەڕاستی بە گەرمتر و بە باشتر پشتیوانی لەکەن. بەڵام لە ئێستادا بەڕاستی خەڵک زۆرتر پشتی بە خۆی بەستووە بە یەکگرتووی خەڵک. دیارە بێگومان ئەم هەڵوێستانی کە وڵاتانی ئوروپایی گرتیانە کاریگەری ئەبێت و تەسیری خۆی هەر ئەبێ لە داهاتوودا، بەڵام بەڕاستیە بێبێژم کاری زۆر جددی گەرەکە هەتا وەکو بتوانی قەناعەتیان پێ بکەین. باشە سڵماس خانم، دیسان کۆمەلگای نێونەتەوەی وەکو خۆمان دەزانین یانش حتا چالاکوان لە ئێرانە دەڵێن کە دەوتری کە ئەگەر یەکجار ڕژیم کەوت ئەوە کۆتایی پێدێتن، بەڵام ئەگەر ڕاپەڕینی جەماوەر شکستی هێنا بە ئاسانی و لە هەر کاتێکا دەکرێت سەری هەڵداتەوە. ئایا شۆڕەشی ژیان ئازادی کۆتایی بەدەسەڵاتی ئێران دێنێ یانش گەلانی ئێران پێویستی بە شۆڕەشێکی ترە؟ دیارە وەڵامی و پرسیارە ئاسان نیەوەی کە بزانین ئایا ئەم شۆڕەشە ئەگاتە ئامانجیە چۆن ئەبێت. بەڵام شتێکە زۆر دیارە ئەوەی کە مێژووی ئێران دابەشە بێت بە پێش شۆڕشی ژینە و دوای شۆڕشی ژینە و ئەوەی کە ئێستا ئەم خەڵک بە درێژایی چواردەیە زۆر جار هاتوونەتە سەر شەقامەکان، بەڵام ئەم جار زیاتر لە وەختەکانی تر هەموو ئێرانی گرتووە و بنابێت بیریشمان بچێت کە بەڕاستی ژنی کورد پێشەنگی ئەم شۆڕشە بوون و دوایی هەموو ئێرانی گرتەوە. یەک دوو شت هەیە کە بەڕاستی یەکێک ئەوەی کە هەموو خەڵک ئەبێ درک بەوە بکەن کە قازانجیان ئەبێت لە کەوتنی ئەم شۆڕش ئەوەی کە ئەیبینین زۆربەی تاکەکان هاتوونەتە سەر شەقامەکان چونکە ئەزانن قازانجیان
خازان جبینن لە کەوتنی کۆماری ئیسلامی ئێران شتێکی تریش کە ئەتوانێت گروتینێک بدات بەم شۆڕشە ئەوەیە کە چون ئێستا لە دەورەیەکی هێمنی خۆیەتی لە سەرەتا زۆر گروتینی هەبوو ئێستا لە دەورەیەکی هێمنی خۆیەتی بەڵام بمانەوێت و نەمانەبێت بۆ ئەوەی کە خەڵک تا ڕادەیەک لە دەستەبەربوونی مافەکانی خۆیان لە داهاتوودا دڵنیا بن بۆی کە گروتینێکی زۆر بدەن بە شۆڕشەکە بۆ نمونە نەتەوەژێر دەستەکان ژنان چینی هەژار چینی هەژاری کۆمەلگا کەمینە ئاینیەکان و تەنانەت کۆمەڵی پەلکە زێڕینێش ئەبێ دڵنیا بن لە ڕەوتی داهاتووی ئەم ئاڵوگۆڕە. خانم سڵماس دوورودی چالاکوانی مافی مرۆڤ لە سوید لەگەڵ دەنگی ئەمریکا بوو زۆر سوپاس وتەبێژی زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ تۆش. وتەبێژی ئاژانسی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان دوێنێ سێشەمە ڕاگەیاند کە سزای لەسەردان لەلایەن حکومەتی ئێرانەوە وەک چەک بەکاردێنێ بۆ ئەوەی ترس بخاتە ناو دڵی خەڵکو بۆ نەهێشتنی ناڕزەتیەکان و وتیشی کە لە سێدەرەدارنەکان سزای کوشتنە بە ڕەزامەندی دەوڵەت. ئەمە دوای لە سێدەردانی 4 کەس دێتن لە چەند مانگی ڕاپردوودا هەڵبەت ئەمڕۆژ ڕاگەیاندنێکی بەو شێوە دراوە. ئەم ڕاپۆرتە ببینین. ئێران ڕۆژی شەمە دوو کەسی بە تومەتی کوشتنی ئەندامێکی هێزە ئەمنیەکانی ئێران لە کاتی ناڕەزایەتی سەرتاسەرەکاندا لە سێدارەدا و هەر لەو کاتەوە سزای زیاتری لە سێدارەدانی سەپاندووە بەسەر خۆپشاندەرانی ناڕازیدا. لە بەیاننامەیەکدا هاتۆ نووسینگەی مافەکانی مرۆڤی نەتەوەی گرتوەکان زانیاریان پێگەیشتووە کە دوو لە سێدارەدانی دیکە لە ئارادایە. حکوومەتی ئێران ڕێوشوێنەکانی لێکۆڵینەوەی تاوانکاری و سزای لە سێدارەدان وەک چەکێک بەکاردەهێنێت بۆ سزادانی ئەو کەسانی کە بەشداریان کردووە لە ناڕەزایەتیەکاندا و بۆ لە ناوبردننی ناڕەزایەتیەکان. ئەمەش پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکانی مافەکانی مرۆڤە. لەم دوایانەدا 4 خۆپیشاندەر لە مانگی ڕابردوودا دوابەدوای دادگاییکردنی بەپەلە بەکەمترین زامنکردنی دادگاییکردنێکی دادپەروەرانە و نەبوونی ڕێکارێکی یاسایی کە یاسای نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ کە داوای لێ دەکات لە سێدارەدراون. یاسای نێودەوڵەتی مافی مرۆڤ ئێران پابەند دەکات و ئەمەش وا دەکات لە سێدارەدانەکان وەک کردەیەکی سەرکوتکارانە بۆ لێسەنەوەی ژیان هەژمار بکرێت. ئەو نوێنەرەی مافەکانی مرۆڤ ئاماژەی بەوەش کردووە پێشێلکارێکی زۆر ئەنجام درراوە لە ڕێوشێنی نایاسایی و دادگاییکردنی نادادپەروەرانە لە کەیسەکاندا لەوانە جێبەجێکردنی بڕگەی تاوانکاری ناڕوونی لە هۆنینەوەی تاوانەکاندا و ڕەتکردنەوەی دەزڕاگەیشتن بە پارێزەرێکی هەڵبژێردراو دان پیادانانی زۆرەملێ لەژێر ئەشکەنجەدان و ڕەتکردنەوەی مافی تانەدانێکی ڕاستەقینە. ڤۆلگەر تورک کۆمسیاری باڵا ڕاگەیاندووە کە گرتنەبەری ڕێوشوێنە تاوانکاریەکان بۆ سزادانی خەڵک کە داوای مافە سەرەتاییەکانی خۆیان دەکەن بۆ نمونە ئەوانەی کە بەشداریان کردووە لە خۆپیشاندانەکاندا واتە کوشتن بە بڕیاری دەوڵەت. خۆپشاندانە ناڕەزایەتیەکانی ئێرانیشێکە لە بیورترین ئاڵنگاریە سەختەکان بۆ ڕێبەرانی کۆماری ئیسلامی ئێران هەر لە دوای شۆڕشی ساڵی 1970 گەرانی ئێرانەوە. ئەو ناڕەزایەتیانە توانی پشتیوانی ئێرانیەکانی لە هەموو چون و توێژەکانەوە بەدەست بهێنێت و داوای ڕوخانی فەرمانڕەوەکانی کۆماری ئیسلامی دەکەن کە ئەمە ئاڵنگاریی گەورەیە بۆ ڕەوایەتی حکومڕانی کۆماری ئیسلامی ئێران. پێشێلکاریەکانی گرتنەبەری ڕێوشوێنی یاساییەکان و گەرنتی دادگاییکردنی دادپەروەرانە کە لەلایەن نووسینگەکەمانەوە تۆمارکراون هەمانەی خوارەوە لە خۆدەگرن. جێبەجێکردنی بڕگەی تاوانکاریەکە بە ناڕوونی ڕەتکردنەوەی ڕادەستگەیشتن بە پارێزەرێکی هەڵبژێرا و مافی پێشکەشکردنی بەرگری دادپێدانانی زۆرەمرێ کە لە ڕێگەی ئەشکەنجەدان و مامەڵەی خراپەوە جێبەجێکراوە. ڕێزنەگرتن لە گریمانی بێتاوانی ڕەتکردنەوەی مافی مانادار بۆ تانەدان لە سزادان. جگەلەوەش کۆمسیاری باڵا دەشڵێت سزای لە سێدارەدان دوای سزادان بەسەر تۆمەتەکانی وەک محارەبە، شەڕکردن لە دژی خوددا و گەندەڵی لەسەر زەوی سەپێنراوە کە زۆر کەمترن لە تاوانە هەرە مەترسیدارەکان بەپێی یاسا نێودەوڵەتیەکانی مافەکانی مرۆڤ. لە دەرەنجامدا ژمارەیەک لە وڵاتانی جیهان جێبەجێکردنی لە سێدارەدانیان لە ئێران شەرمەزار کرد. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ئینستیتوتیا کوردیا واشنگتنی دو پارلمانتارێکی کەنەدی تۆم کمیچ و خواندبوو بریس کمیچ لەسەر گەلک مژارین گرێدای سیاست مافی مرۆڤان و پرسگرێکین کوردان ئاخەفت.
او بسالانه د برلماني كندي دا بحثا مافن كردان جديكا بشتي اخافتناوي افكار ازلم ياساك هف بيفينك بيرا ساسكري انها ازلم جنافن دين وچين دنگي امريكا بمره ازلم فرمو بله داخل ده پیوینه ده گلک پرسین تکداری روشا کردا حرمین کردا ین به تایبشی ده قادا ناونتوی ده تنه نیقاشکرن جی پارلمنتری کانادی پرسی یک جوان وکی تیزانین هلوستا ده درباره erişin berdevam yen esmani u gefa erişek nuya bejayi ya Türkiye diji hezen Suriye demokratik yenle Bakur u rojlata Suriye bu parlamenteri kanadi bersivameda دامکی اپوزیسیون هلویستا ما وکو همان هلویستا کانادایه چه لیبرال به یانجی پارێزگار به ام هر دم بانگ لهر دو آلی ناکو دیکن کوشر و آلوزیان راوستینن پاجدا گاوان بهاویجن دانوستاندن و دیپلماسی رین چاره سریا پرزگریکن وهانه به تایبت جی هفبند ناتو ین مینا ترکیه داخل وکیت زانین یک مجارن دن کو دروجوا کردان دایه ل ترکیه دوزا گرتنا پارتیا دموکراتیک یا گلان HDP کو اوجی د قادا ناونه تویده جه هلا سیاستوانان به بالداری تشوپاندن پارلمنتری کانادی د وی خالدجی هلوستا خوج دنگ امریکا را اشکره کر I think it would be a major error. لگور نرینا من بریارکی وها یادادگاه و ببت خلات کامازم به تای بجی نها گر سالا هل بجارتنین ترکیه سیامین پارتیا هر مزنا اپوزیسیون وکو دیجی قانون دیار دکه وکو انگامه که اپوزیسیون جی از هر دم شاش دبینم که حکومت اگه زخته لسر پرگالا دادوریه بکه که زیده تر تب بگرن دا کل دیجی هفرکن و لدادگاه نحق ورن کرن دما که دوی بو ولاتیان وره هشتن بریاره بدن پارتیک دنگنوان حق دیار دکه یا نه داخل نتنوی مجارده ما دگلک مجارن دندجی هلوست و شیرویم پارلمنتری کانادی گرد یک بالداره کو امبیجن ویجی دنگ امریکا ره دستنشان کرکو لکانادای هر کو دچه nüfusa Kürdan zeyde de be u dengdarên Kürt zeyde de bin jiber ve yekêjî siyasetvanên Kanadî li ser mijarên têkildarê Kürdan baldariya wa zêde de be. Belê Ozlam diyara vî endamê Parlemanê Kanadî li bera seredana Rojava bike ma tu jî pirsî ka mebesta seredana wî çi ye yan ne? Belê li gor ragihandina wî armanca sereke ve ya vê serdanê dîtina rewşa mirovî aborî siyasî ya li erdê û her wiha wî destnîşan kir ku armanca ka din jî dîtin bi nîqaşkirina bi karbidestên rêveberiya Xweser ra rewşa welatiyên Kanadî yên ku wek endamên Daişê û malbatên wan yan jî zarokên wan di kampên El Hol û El Roj da dimînin ne ku bi karbidestên rêveberiya Xweser re nîqaş bikin ku ka ew dikarin di vê derbarê de çawa hevkariyê bikin. Balê Ozlam yasak gelkî spas. Gelek spas. وقفوا إيريشن تركيا دبن سادامان آرامية لحريمة باكور رشلاتي سوريا سياسة مدار لوردي بيجن كو تركيا دخوازا تيكاليين دنف برا حسا دي و كواليسيونا نفنا تويدا الأواز بكن تركيا جي صالة 2011 ورا سي إيريشن بجاي آنينا سر حريمين كردان لباكوري سوريا زانا عمر بأمير دنجي أمريكا لقا مشلو في مجاري شوبينا گەف و ئێریشن ترکیên dibin sedema na aramiya li herêmên Bakur Rojhilatê Sûriyê. Li gorî fermandarên Hesedê her êrişeke Tirkiye dibe derfeteke mezin ji Daişê re got tevliheviyê çêke û êrişan pêk bîne. Rêveberê Ofîsa Ragihandina Yekîniyên Parastina Gel YPG got hêza serekeya Hesedê ye Siyamend Elî dibêje got Daişê yê herî Sûdê ji êrişên Tirkiyeyê li ser herêmên Kurdên Sûriyê werdigire. Ev êrişin dewleta Türk helbet xurtbûnekî pir mezin dide va êrişin Daişê û ev di her êrişekî de an her tehdîdekî dewleta Türk de li ser herêmê çîbû qazenciya herî mezin ev hêzin radîkal ev hêzin tendirawt serê wa de Daeş ew qazenciya herî mezin digire. Laliyekî din Enqere Hesedê weke beşeke ji PKK dibîne. Lewra dibêje divê ew li ser sînorê Tirkiye nemîne.
سەرۆکێ تورکیە هەر جارڤێ یەکێ تەکەس دکە گۆ تو جوداهی ناوبەرا هەسەدێ یەپەکێ و پەکەکێدە تونە لێ نە ئەمریکا و نە کوالسیۆنا ناونەتەوەیی یا شەڕی دژی داعشێ vê nərînê dipejirînin. Seroka Desteya Rêvebir a Meclisa Sûriya Demokratîk Mesede İlham Ehmed dehêpêvîneke taybet delgel dengê Amerîka beriya niha gotibû got Tirkiye dixwaze mijara Daişê li gor berjewendiyê xwe bikarbîne. اعتراف قبولك جه هێزا سووریا دموکراتیک را چی بوو ئەڤیا لە خۆشیە تورکیە مەچ. Yani وەختە کو van êrîşan li ser herêmê pêktînî yek dixwaze vê mekanîzmayê xirab bike. Dixwaze tîkiliya navbera hêzê koalîsyon û qesedê de xirab bike. Li gorî şopîneran têkiliyên êrîşên Tirkiye bi xurtbûna Daişê re ne mijarekî nû ye. Şopîner dibêjin got deverên jêr kontrola Tirkiye li Sûriyê ji sala 2016 ve bûne zemîneke ewle ji endam û lîderên Daişê re. Bi taybet êleşkerî gelekî digirin û gelekî ji wê herêmna heta Daeş hêz digire. Daeş hêz digire ji wê herêmna ku ji nûva xwe ava bike. Tirkiye berdewam gefan li herêmên Kurdên Sûriyê dixwe got ew ê operasyoneke bejahî nû pêk bîne. Li gorî çavdêran ev yek dê fişara ewlehî li ser şaneyên Daişê lawaz bike. Ji ber got Hesedê wê bi bersiva êrîşên Tirkiye mijûl bûbe. Di encam de Daişê wê êrîşan pêk bîne. Bi du armancên sereke yek kampa holê. Adin girtîgehên got bi hezaran girtiyên Daişê lê girtîne. Zana Umer dengê Amerîka. Qamişlo. نهاجی زانا عمر جی قامش راسته خوب مرة زانا دم باش دهوی ام زانن دیسان بحث هبو یان پیامک هبو کو مجلس سوریا دموکرات و هفبندیان اجتماعیه سوری لقامش لو ریکفتنا و هفالبندیه خور راگهاندنا هر دو جی يعني وهردو عاليان ريكاتنا لسر دجاتي كرنا سياسة تركيا دي سوريا دا و سياسة الرد دكن و هالبث بزجيا خوجبو ريبريا خو سرجدانه يعني او جرينجيا وي هفقرتني وان راغا عندنا تشبو د مثلا هندي دكونها افغافين سوريا تركيا خلق نيجران سرفان غافين كو تركيا دكن بدا خوازا لیبرنی جارکری دیاره پیوندی ما بزانا عمر پیامداری ما لقامش لو نقل کی باشه پیوندی خرابه لی ام جارکری اگر مکاری کو پیوندی ما باش بود دنگی ولا ما ویدیوی باش و ام فقرن جبو بحث کردن روشاکو نهال ور جامعی چه دباب تابعی پشتیوان گفتن ترکیه لیسان ام بچ ناف ترکیه و ل ترکیه هر سال بری بهن ودانا نیوا سالی دبستان ناوین دا جخوندکاران تی خواستن فرمان پر بکن کادخوازن چوانه تایبت دو جاران ده هفته که دا بخوینن هتاکو به فرمی پول ورن وکرن سندیکا ما مستعان لآمده و دیو باون وانا دخوازه یعنی دیو باون خندکارن دخوازه هتاکو زاروکن وانه زمانی کردی داخواز بکن چونکو دوی پیش وقت خوندنگه ما مستعان جوارات ترخان بکن خجان فارقین پامیر دنگ امریکا آمده نها لپیش سندیکا ما مستعانم خجی دم باش سندیکا ما مستعان راگهاندنگ دایل سروی مجاری او چیا او چه نوعی سروی نه راست دم باش داخل قاسکی بره داخویانیا سندیکای پروردهیه چه بوک بانگوازی هم المالبات هم الماموستای جکرنج بوی درس کردی آهل بجرج بوی زارو که این کدشن دبستانا سرطای بکرن وکی کت زانن ترکیه پروردهیه کردی نه یاسایتنه هفته دو جاران زارو که کدشن دبستانا ناوینی دکارن درسن البجرن لی لگوری دانین که سندیکا دبجه حتی ناش خول سران سر ترکیه تنه کم زده 107 ماموسته لدبستانانه و لهر دبستان جی درسن پرورده یعنی درسن کردی نایه هل بجارتن شو بالی دکشن سر و یکیش برکت بشن انا هدما تجکرنا دخوازنامه راگهانه دخوازنامه و بانک مالبات کن کو دوی برا هایجوی مافی خو هبن و جبو زارکا هفته دو جار بجی 2 ساعت بجی درس کردی هل بجارن کو هایج زمان خو هایج هبون نخوجی هبن بار 20000 با آوایی که فرمیل سرانسر ترکیه در ساعتی هل بجارتن لی سال چابه زبارت کم محکشون دویجی دیار به داخل یعنی خجی دیوی هر خوندنگاه لحالی خواه بزانه کارچان خوندکارن وان دخوازن کردی بخوندن یعنی
بالخوندنگها بگشتیان لآمدی بگشتی حتی کو آنه بین فکرن افچاواد دبا بله جه 2012 ورده وکی یاسایی یعنی درسین بجن که مندم کردی وکی دبنه بان درسا زمان زندی دانه وکی تنی درسا کردی 2012 دا خواندکار دکارن ترجیح بکن لی چوا ما مستد کن تایمش بوی ما مستد که دکار به درس بده لازمه هفته 15 ساعت درس کردی بده یعنی او اگر که خواندکار وی درس ترجیح نکن دولت شی وزارت شی دوجه که اف درس پر زیاده ناید دخواست کرن لی ما نحوجه پیدویت نکن ما مستد تایب کرد پارسی هفتنی ما مستعدن تاین کرد 2015 ورده و تزانی 2011 دل زانینگه ها ارتقلی علوموشی لدرسی ما نزانینگه و بون ما مستعد کردی تیم پرورده کردن لی حتی ناج نیز 1500 حب ما مستعد درشونه تنه جوان امتکارن بهشون کو بگشتی نه 107 حب ما مستعد هنه اجبار کو کیم جیتن ترجیح کردن پری ما مستعدی برانش خود گوهدین از بچه ما مستعد کردی در باسی بشه زمان ترکی آنچه زمان انگلیسی دبه لیش بوی ما مستعد که کار به لدبستانه که درس بده هری کیم دی حف پول ورن وکرن اول هر پول کی جی هری کیم دی حف خوندوان هبن در شک و هذا سازو دزگهن کردی سندکان کردی جی بانگوازی لمالبات کن کو زاروک درس البجیرن باشا یا صایب کاربینن تبیجی حز هیا کو دیو واو زارن و خا پال بدنج بو کو درس کردی بخوندن افصال یعنی هر سال دوی کلیه دا از بشم دخواستنامه تیم بلاف کردن یعنی لی پار مثلا هست کرد تفکر که کردیه او کامپینی که دست بکرم که ایسال چه کامپینی دست بکرنه بانگوازیت کن دبشم کبرا مالبات چه بکن دخواست کرد زارو کاجی هلبت از بارد کن به مالبات واگری دایه مالبات سان لی نزانی کی جهه یعنی نزانی کی هه دوربونه کی هه جبر کو کردی دمه که درجه رای گشت مخابن دور کتیه لی مثلا کامپینا هست کرده پار 100,000 دخواستنامه هاتن کم کردن هنارتنج بوی وزارت پروردهیه این ساجد است همان چرچوید بانگوازی که هی پارتی سیاسی جو بانگ فکن جبو کو مالبات هشیار بکن لی زاروک امتکارم بشن که بکردی تایبت دوار زاروک آدم خابن کم زیده ام دبیزن که جکوچه کلان هم آمده هم جباشر کرده کردی هدی خالد به جبروی هشیاریک و بانگوازی یک مازن هیه خاجی من دخواست از بپرسم سمارد استانبولی کو تیگوتن کو باجاری کو هری جماعه مزنا کردان لورا یعنی لورا اگر زارو دخوندن ها کی هبن کرد و بکارن دخواست بکن کو زمانی کردی بخوندن یعنی گر لوی دبستان از بجم جبوی ما مستعکی ورا اکتار کردن هری کم دوید دی حف پول ورن بکرن یعنی هری کم 100 حف خوندوان ترجیح بکن اکو بجن ام خوازن دبن بان زمان زنده در درس کردی هل بجیرن از باورد کم لالی استانبول جی ما مستهنه ل نتنی ابکارسات جبوی باجار کرداجی ام دبینن کو کم ما مستهنه تنی الامد اسکارم و روشه بجم کم زده 20 حف ما مستهنه کو او ما مستجی هفته نکارم 15 ساعت درس خو تجربه کن کو کاربن درسان بدن اواناجی آگاهی که مج سندکای سندیه لو ما امکان بيجي قاسبونه كي يعني دخوازا فيربون داجي لاوازيه كي جهه وابيج نتنه ماموستاز باردكم ابيا بهفكاريا ماموستا مالبات وسياسه كردان مساله كاره چاره سربه چخواست دخواز زده و دولت مجبوره و دخواز و وک ماسیر بر چاوان بگیره خالجان فارقين په امیر دنګ امریکا لا آمدی راست خو به مره بقول کې سپاس سپاس خوش هر لی ترکیه به کربونا کریزا آبری روشا مالبات خزان خراب ترد به لوانی هجمارک مالبات لکولانان به برهف کرنا برمایان جیان خواه برهف دکنیان بد دومینن بسپورین کار دیبیجن کو نها لباجار روانی 400 مالبات هنه لبند عالیکارین روزانه نه حتی کو جیانا خو بدومینن دوی راپورت دا په امیر دنګ امریکا عارف اصلا امی ببینین یعنی امی چیروکا مالبات کی کو به برهف کرنا برمایا جیانا خو لدومینا ببیسین لوانه سلیمان تانی هفته سالی یک جی کسین کو به برهفکرنا برماهیان دبارا مالباتا خوا پیکتینه. او سر صبح ساعت 8 حیان نه شب توی تمن خوی مازن لکولانان دیگره و برماهی ناوا مالانین وکی آسن لایلون کارتون و هر وها برهف دیکه و دفروشه.
Bi vê yekê rojê herî zêde 100 TL an ku $5 kazanç dike û hewl dide bi vî pereyî debara malbata xwe pêk bîne. Lê li gel krîza aborî heme tijbiha bûye û rewşa wî xirabtir bûye. خودم معظم از کوم تیم دم انبار هیا تیم انبار دم عربا دو صنایع جوینی قدش مصطینه مانی چوپی نویتم خود ان یعنی فضا و جریم میلیارد که Tan beriya 6 salan ji aliyê dewletê ve ji gundê xwe yê peyana Secûlemergê mîna hezaran gundiyan bi darê zorê hatiye koçkirin û ji wê rojê vir ve xîzanî bûye para wî. Ew bavê sê zarokaya û avahiyên hetê da bi alîkariya rûnişvanên derdorê hatiye çêkirin. û debara man hatiye kirin. Em neşê nayî derken. Xwedê ev xanîkê ji xelkê bû min ê avakiriyê çêkirî. Çû meaşên me jinînin ama ya ez me pêj nefûs lafê min da bê xwedan. الله بتيت الله بالله يقولها كافرة بيتي وليتت يعني نا دست نا بينا هم طالي. Li Tirkiye $1 hejdan û 1 euro jî 19 derbas bûye. Her wiha li gor daneyên dawiya sala 2022 ya saziya îstatîstika Tirkiye enflasyon bûye 64.27 ji sedî. Pisporê kar û xebatê Sinan Ok dibêje ku bi krîza aborî kesên ku bi kolanan bermahiyan berhev dikin zêde dibin. Çünkü vê derê sektörê em bêjin ji bo karkeran turizme, ajantiye, çandine ev her sê sektör jî bin bandora qeyrana aborî da gelek bandor kirin. Serjimara bajarê Wanê milyonek û 200,000 kesin û li gor Ok ji vê serjimarê tinê 150,000 kes bi fermî kar dikin û 400,000 kes jî li benda alîkariya rojane ne ku jiyana xwe berdevam bikin. Ok wek sedema krîza aborî naçareserkirina pizgirêka siyasî nîşan dide û bi vê yekê vegirêdayî bi taybet qedexekirina zozanan biriya qayûman destanîna ser bajarvaniyan û nêzîkatiya li hember cotkaran tesîrek neyînî li ser aboriya bajarên Kurdan dike. Ber û çendê jî her malê da êdî yek yan tişte derve dixebite yan nav gemaran da kaxezan, plastîkan wan tiştê cudatir berhev dikin bu jiyana rojane êvarê bu şîva şevê dixebite herkes. Malbata Tan dibêje ku ew ji mîna hezaran malbatên xîzan li benda çareserkirina krîza aborî ne ku di şert û mercên asta mirovahiyê da bijîn. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. Her de mijara aboriyê Tirkiyeyê de saziyên statîkên Tirkiye rêjeya enflasyona herî dawiya salana weşandiye û dibêje ew rêje gihiştiya 64.27 ji sedê. Ew saziya aboriya di raporta xwe da dibêje li gor rêjeya berî 10 ji sedan daketiye. Lê bi kir û karsazên Enkerê vê yekê bawer nakin û ew dibêjin daketin tune ye. Li şûna wê jî bilindbûna bihayan heye. Peyamêra yan raporta Peyamêrê Dengê Amerîka Eyyûb Demîr. Mustafa Kılıç, 5 salê ku li Enqerê bazara Ulusê da karê esnafiyê dike. Ew bi peyvê xwe radigihîne ku heta niha ev bazar ti car neketibû vê helî. Kiliç di vê bazarê da karê goştfiroşiyê dike. Lê li ber ku goşt pir baha ye li vê derê serûpê jî difroşin. Li gorî Kiliç di demên berê da di vê bazarê da gelek kes dihatin û bi torbeyan tişt dikirîn. Ew radigihîne ku êdî kes nikare bi kîloan tişt bikire. Serûpê li gorî goşt erzan be jî Kiliç dibêje êdî kes nikare serûpê jî bikire. 50 senedir halin esnafıyım. Ez 5 salê ku di vê bazarê da karê esnafiyê dikim, dikarim bêjim di vî bazarê da rewş ew qas xirab bûye. Müşteriyê dî nikare tişt bikirin. Berê bi kîloyan dikirin, lê ana tên nîv kîlo, an jî nîv kîloyê jî kêmtir dikirin. Bediya Sarı Asma jî bi xwe li Enqerê xanenîşîne. Ew gava di vê bazarê da digere, bahayên her tiştî li gorî dihata xwe gelek giran dibîne. Sarı Aslan gazincê xwe wihatîne ziman. Emekli maaşına göre çok pahalı. Ez xanenîşinim. Li gorî mûçeyê me her tişt gelek giran e. Ez ana hatim bazarê. Bi kîlo nikarim tiştekî jî bikirim. Yek dikirim. KESK olarak iktidarlardan icazet beklemek yerine
سازیا ستاتیسکا ترکیه توی که انفلاسیون هری داوی یا سالانه سدان 64.27 وشاند. سازین فرمی هرچیقاس ددانیان دا داکتنی نشان بدن جی لی گروبا لی کلون انفلاسیون اناک و رژیا داوی سدان 337 دیارد که لسر داخوینین توی که کارمندین انقره لپیشیا آواهیا توی که چالاکی درست کربون. ریوبر سندیکا keski ev rejiya Türkiye jidengi Amerika'ya vuha ravekir. Bugün açıkladığı yıllık veri aslında uzun süredir. Türkiye daneyin davi veşandı. Ve devê derê da em dibînin ku bandora desthilatiyê li ser saziya statistika Tirkiyeyê rexemên ku Türkiye veşandine hiç rastekinê nîşan nade. Bilindbûna enflasyonê her zêde xwe nav bazarê da diyar dike. Bazar jî wek Türkiye nabêje. Li hemû bazar û sukên Enqerê da bandora bilindbûna enflasyonê xwe diyar dike. TÜİK herçiqas bibêje daketin heye jî li di nav bazarê da pêkan nîne ku kesek bi vê yekê bawer bibe. Tevahiya bikiran wek yek dengî dibêjin her tişt her roj bêtir giran dibe. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. ژمارەیەک پیشەوەر بەردی سەرشاخە سەختەکانی کوردستان بەکاردێنن بۆ دروستکردنی کاشی کاوبەردانە دەبڕنەوە و ڕەوانەی ناوچەکانی خواروی عێراق دەکەن بە مەبەستی دروستکردنی کاشی و کەرەستەی بیناسازی لە کاتی کارکردنیاندا. پامێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر ئەم راپۆرتەی ئامادە کردووە. کارێکی ئێجگار قورس و زەحمەتە، بەڵام وەک خۆیان دەڵێن ژیان ناچاری کردوون شان بدەنە ژێرباری. ئەو بەردە قورسانە دەخەنە ژێر مەشاری کارگە کە لە شاخە سەختەکانی کوردستانەوە هێنراون و دەیان بڕنەوە و ئامادەیان دەکەن بۆ دروستکردنی کاشی. ئێمە ئیشی ئەم بەردە ئیشی زۆر قورسە، یعنی ئێمە ناتوانن هەموو ڕۆژ و جەوەکەی ماشەڵڵا زۆر ساردە، یعنی ئیشەکە بەتەن ئیشەکەن تەنەکەی ڕۆژانە هەرکەس فریا ناکەوت بوتن چونکە بەردەکەی زۆر قورسە و خراپە، یعنی معقول نییە بەردەکە وەکو بەردی جاران نەماوە. ئەم بەردە زۆر قورسە، یعنی ئێمە هەر ناتوانن ئەو ئیشەیەکەنە، بەس ناچارەتی ناعلاجیە. سنووری قەزای دەربەنی خان ژمارەیە کارگەی بڕینەوەی بەرد و ئامادەکردنی بۆ کاشی تێدایە. بەردەکان لە شاخەکانی پێنجوێن و شارەزورەوە دەهێنرێن و لێرە لە ڕێگەی مەشار و بە بازووی دەستی کرێکارەکان دەبڕدرێنەوە. لە پێشوێنە تێ بۆی راو ئەو بەردەی ترەکرێتە کاشی و ئەرەوە بەخاو لە بەقاش ئەیکەنە معمەل و تلە لاشەوە ئەیوەن ئیتر ئەیفرۆش بۆ ماڵان و دوای بڕینەوەی بەردەکان و ئامادەکردنیان ڕەوانەی بەغدا و بەسرە و پارێزگاکانی تری عێراق دەکرێن. لەوێ لە کارگە دەکرێنە کاشی و لە کاری بیناسازیدا بەکار دەهێنرێن. کاکە گیان دەر ئێمە بڕین ڕۆم و بەغا بۆ خوار بۆ محەفزان جنوب وەسەط ئەوانێ ئەکەن وە کاشی ئەوان خەن ناو قاڵێ بۆ ئەوانە ئەکەن وە کاشی. لێرە کرێکارێک هەر تۆنێک بەرد بە 30,000 دینار دەبڕێتەوە. خاوەن کارگەکانیش تۆنی بەردی ڕەش بە 80,000 و بەردی سپی بە 130,000 دینار بە کارگەکانی بەغدا و خواروی عێراق دەفرۆشنەوە. دڵشاد ئەنوارێ، دەنگی ئەمریکا، دەربەندی خان. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن.
خانمەکە کووردا ئەمریکی دی پێشبڕکیا دروستکردنا خواردنی دەیا بە ناوی ئیزی بیگ باتە لەسەر نەتفلکسێ قۆناغێک دەرباز کردیە ئەو یەکەم ژنا کووردا کو بەشداری پیشاندانا وەسا مەزن دەبە سەرکەتنا ئەوەی ژوێ و مالباتاوێڕە جهی کەیف خۆشیە ئەو دەبێژە مالباتاوێ خۆست ئەو بەشداری vê pêşbirkiyê bibe da ku xwarinên Kurdî nîşa cîhanê bide. Peyamnerê dengê Amerîka Sinan Tuş Demîr seredana malewî kiriye û ev rapor ji me reşandiye. And we have Iman here representing Kurdish cuisine. Jineka Kurd û Amerîkî İman Said Nimat di bernameyek bi navê Easy Bake Battle ku li ser platforma Netflixê tê weşandin da serkeftineke mezin dest bixist. I'm excited to be here. Nervous and excited. Di vê bernameyê da xwarinên malan tên çêkirin û İman jî bi xwarinên Kurdan ra beşdarê bernameyê bû. Ez gelek keyfxweş bûm dema min çand û xwarinên Kurdî di bernamê de parvekirin. Min hes kir ku hemû cîhan bibîne ka çand û xwarinên Kurdî çi qas bêhempan e. Ev bernameya bû min derfetek bû. Min jî bi kar anî. Ji ber ku ez bi xwe daykim, qabanîme û li malê dimînim û neçûme zanîngeha xwarin çêkirinê. İmam behsê xwe ve li Zaxoya Kurdistana Iraqê ji dayîk dibe. Dema ku 11 salî bûye bi malbata xwe ra koça Amerîkayê dikin. İman got ku wê her tim xwarin çêkirin hes kiriye. Dema em li Kurdistanê bûyn weke malbateke Kurd me herdem tişt û firavînên mezin amade dikirin. Lê şîvên me sivik bûn. Wî demî min hîvî ji dayika xwe dikir ku bihêle ez şîvê amade bikim. Wê jî rê dida min. İman zêdetir xwarinên Kurdan çêdike. Li di heman demê de xwarinên pêşgehên cuda jî yên wekî Amerîkî, İtalyanî û Çînî jî çêdike. û hemû xwarinên wê xwarinên malan in. Ez ji dayîk û pîra xwe fêr bûm xwarinan çê bikim. Dema ez zewicî min herdem telefona wê dikir û dipirsî ka ew hin xwarinan çawa çê dike. Lê xwarinên Kurdî nehêsanin. Bi devikî mirov nikare pênasînan bişopîne. Başî min bi xwe pênasînên xwe çêkirin. Lê min teknîka dayika xwe bi kar de anî. Jina Kurd İman li ser medyaya çivakî xwarinên xwe ji bo nifşên nû parve dike. Ew hez dike ku çanda Kurdan zindî bimîne. Ji ber vê jî İman terîfan ji bo nifşên nû dinivîse. Niha şopînerên min li ser medya civakî bû min gelek peyaman dişînin û dilşadiya xwe parve dikin. Lewma dema ew pênasînên min dişopînin dibêjin xwarinên wan gelek bitam û xweş derdikevin. Her wesa gelek jinên musilman jî ez di bernamê de bi leçka min dîtin û bû min gelek peyam şandin ka çi qas wan hejê kiriye. İman ket neçûye zanîngeha aşpêjiyê. Ew her tiştî li mal bi xwe hîm dibe û li ser medyaya civakî dest bi parvekirinan dike. Ew hez dike ku ew çi hez bike çê bike û ji bo xwe li wir parve bike. Lê piştî van parvekirina bernameya Netflixê ya bi navê Easy Bake Battle wê gazî bernameyê dike. Piştî serkeftina bernameyê İman got ku niha ew hez dike rojekî bernameya xwe bi xwe çê bike û her wiha pirtûkeke xwarinên xwe jî pêşkêş bike. Malbata min gelek şanaz bûn dema min beşdarî di bernamê de kir. Xwişka min jî gelek hez kir. Ji ber ku ez ji xwe bêbawer nebûm. Lê xwişka min pidir ez handam. Min divê ji afretên Kurdan re bêjim herdem derkevin pêş û tiştên nû biafrînin. Bay xewn û xeyalên xwe herin û qet baş ve neçin. Jina Kurd İman di pêşbaziya bernameyê de gelek caran bi xwarinên Kurdan ra dibe aşpêja yekem. û piştî bernameyê reaksiyonên gelek baş werdigire. Li belê ne tenê ji Kurdan, ji hemû cîhanê. Sinan Tunç Demîr, Dengê Amerîka, New York. Doh sêşembeyê bi 10,000 kes li wîlata Kalîforniya ber bi fermana valakirina malên xwe ketin ji ber barana boş ya barîna barana boş dawiya û her wesa jî bahozîn ku herî kêm 17 kes kuştine. Baranên boş û bûyîna sedemê lehiyan
گرتنا ریکن سرکش کاندنا دارن لحیان مروف و اوتومبیل جی دبرخوا برنا دنافوان دا زاروکا پین سالی که هاتانوها وندعا جبر بارانو بفری پیتر خلقی ولایت هری بقرار بالغ امریکا شپر زبونه لگو ریمال پرن سازین کشو هواین امریکی در دورا 110,000 مال و کارگهان جی لکالیفورنیا جروجا سيشم ورا بالكتريك معنا رجع شميل دفع فين ولاية نيو جيرسي للسر اقيانوس اطلنطيك بيلين درياي حوتك نهمتري دريش مري آفتا رخ آفان اف يك بوج شش حوتان كو دمها داويدا بمري درياي جدرياي دركتنيان درياي آویتنا اف جیبو یا سدمی خمونی گرانیا کو من کو خماوان جنگها نا وندا پاراسنا جنگه لوی ولایتی دی بیجا و نزانن کا سدمین مرنا وان حوتان چیا لی کولینا لسروی دیکنو دی بیجن رنگا گوهرینین جنگه رول دی کاراسات دا یا حوتان ده با او هلبت جی پیزبونا دریایان برای تماشاوان دیجم تیم داویا برنامه ایرا کل کنکشن هاتا صبحی هر شادو بختور بنو دم و ببین خوش